وەفدێکی باڵای مەکتەبی سیاسی حزبی داعوا بە نوێنەرایەتی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەیشتنە شاری سلێمانی دوای پێشوازی لێکردنی وەفدەکە لە لێدوانێکدا عەلی عەلاق سەرکردە لە حزبی داعوا مەبەستی سەردانەکە یاشکرا کرد و ڕایگەیاند هیواخوازی نوێنەرانی کورد بگەڕێنەوە بەغداد. زیارە تەفەقودیە. ئەم سەردانەمان سەردانێکی هاوڕێیانەیە بۆ ئەوەی دڵی لایەنە کوردەکان ڕازی بکەین دوای ئەوەی چەند پەرلەمانتارێک بەتایبەت بەڕێز ئاڵا تاڵەبانی تووشی ڕووداوێکی نەخوازراو بوون لە ناو پەرلەمانی عێراق. دوای سەردانی سەلیم جوبوری بۆ شاری سلێمانی ئێمە ئەمانەوێت سەردانی ئەو پەرلەمانتارانە و چەند کەسایەتیکی سیاسی بکەین چونکە کێشە سیاسیەکان لە ئێستادا لە دیوێکی تر باز دەکرێن دەبێت دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ بکاتەوە. هیوا دەخوازین کە برایەنمان لە هەرێمی کوردستان بگەڕێنەوە ئەنجومەنی نوێنەران و بە دیالۆگ کێشەکان چارەسەر بکرێت. دیارە ئەم سەردانە سەردانێکی ودیە بۆ کردنەوەی زیاتری گرێکوێرەکانە هەوڵەدەن بۆ ئەوەی کە ئێمە بۆ تیجاها بڕۆین کێشەکانمان چارەسەر بکرێ و لە ئایندەیەکی نزیکدا پەرلەمان کۆبوونەوەکانی دەست پێ بکاتەوە. لە دوای گەیشتنیان بۆ شاری سلێمانی وەفدەکەی حزبی داعوا سەردانی ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی سەوزیان کرد لە کۆبوونەوەیەکدا کێشە و ئەڵۆزە سیاسیەکانی ئێستای عێراقیان تاوتوێ کرد. وەفدەکانی گەرانی خۆشیان لە ئەمبەرڕووداوەکانی پەرلەمان وەڵکوتانە سەر نوێنەرانی کورد دەربڕی ئەوەشیان بە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ڕاگەیاند کە ئەوان بۆیە لێرن تا گرنتی بە نوێنەرانی کورد بدەن لە حاڵەتی گەڕانەوەیان و بەڵێنی سەرۆکوەزیرانیان پێیە بۆ ئەوەی ڕێگە نەدرێتەوەی ڕوویدا جارێکی تر دووبارە ببێتەوە. ئاڵا تاڵەبانیش ڕای دەگەیەنێت وە کورد نابنە بەشێک لە کێشەکان. زۆر قسەی ئیجابیمان بیست لە نوێنەری سەرۆک وەزیران کە ئیجراعاتی ئەمنی ئەکرێەوە ئەوەی کە ڕوویدا جارێکی تر دووبارە نەبێتەوە. سەردانەکان سەردانی کۆمەڵایەتین بۆ سەلامەتی من و جەنابی کاکارامە بەڵام لە هەمان کاتیشا مەسەلە سیاسیەکانیش باسەکنین ئێمە نامانێ پەرلەمان پەکی بکەوێ ئەچینەوە بۆ بەغا بەڵام داوای زەماناتمان کردووە سەردانی ئەم وەفدە باڵایی سەرۆک وەزیران یەکێکە لەو زەماناتانە خۆتانزان چەند ڕۆژی پێشتوو سەرۆکی پەرلەمانی شەرهات سەردانی هەمومانی کردووە و زەمانی داوە پێمان. جیاماژەیە ڕۆژی سی نیسان ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندەران کە بەلایەنگری لایەنێکی سیاسی عێراق ناوبرا ئاڵیان کوتایە سەربینای پەرلەمان و ئازاری بەشێک لە پەرلەمانتارانیشیاندا کە لە ناویاندا نوێنەرانی کورد بوون. دوای گەڕانەوەی تەواوی نوێنەرانی کورد لە بەغداش لە ئێستادا سەردانی وەفدەکانی عێراق بۆ کوردستان بەردەوامیان هەیە و هەفتەی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ ئەنجامدانی کۆبوونەوە و ڕازیکردنی دڵی کورد سەردانی هەرێمی کوردستانی کرد و داوای لە نوێنەرانی کورد کرد دووبارە بگەڕێنەوە بەغداد. دلێر کەمال، کورد سات نیوز، سلێمانی.